غمري خوشوي صلى الله عليه وسلم لو حديثيك الباني أفرمي حسنة أفرمي في غمر صلى الله عليه وسلم كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. همو بني آدميك قابل بوي هلبكا، هیچ بني آدميك نية هلنكا، بلام دواي هلكا بني آدم نية هلنكا، يعني آدمي زاد نية مروف نية هلنكا، بلام دواي هلكا اواني لسر هلب بردواما خوا پنامان ده اوانا تابع دورا بنو لخواي پروردگار تابع دليان رشا بيتوا، بلام اواني ك لدواي هلكا دين خويانا لدواي هلكا محاسبي خويانا كان ابن بخير الخطائين، ابن بچاكترين او كساني كهليان كردوا هرچي مروفه هلاكا، يعني ابن بچاكترين مروفه كان اواني كاقرينو ولا اخوي تعالى قرانوا إنابة. إنابة يعني قرانوا، لزماني عربية إنابة يعني قرانوا، ولشرعشا إنابة بوقت أو تري وكو زانيان من فرميانا الرجوع إلى الله بالتوبة وإخلاص العمل. فرميانا بقريتو بولا إخوائي تعالى بتوبة كردن وبالريار بدأ يتر كارا كانت مخلصانه به، يعني پاک بود، پاک به بخوای پروردگار، بنیازی کی پاک و انجامی بدهی بخوای پروردگار. هندی کی تل زانیان فرمویانا الانابة هي الرجوع من الغفلة الى الذكر ومن الوحشة الى الانس. او انسان لغفلته باگایی بقريتوا بو ذكري خوای پروردگار و یادی خوای پروردگار، قرانا ولا وحشتي تاوان بو انسي محبتي خواي پروردگار وآشنائي خواي پروردگار. بكرتيكي الرجوع من الكل الى من له الكل. انسان لحموش تكان بقريتوا عموش تهلكان بقريتوا بولاي او ذاتي كحموش تكاني بدسه او بيوتري انابه. انابه خوش يسكانم کە پێویستە ئێمە لە دڵمانە هەبێ، پێویستە دڵەکانمان دڵێکی منیب بێ. دوو جۆرە ئینابەت، دوو جۆرە، ئەمە وەری بگرن زۆر گرنگە. گەڕانەوە بۆ لای خوای تەعالە دوو شێوازە. ئینابەیەکی ڕبوبیەت کە ئینسان کاتێ گەڕێتەوە بۆ لای خوای تەعالە کە هەست بە ترس بکە، ترسێک لە کوتوپڕێکا پیا بێ، بوومەلەرزەیە پیا ئەبێ، يكسر ام زلاما قريته ولا اخوه يان هلا بحريكا كشتيكي بري شابولي دريا كوي ترسي هي لسطا نوتك بخنكي اقريته ولا اخوه تعالى يا توشي نخوشيك دي اخوه پنامان بداو پناي همو مسلمانان بداو وكو شير پنجا وكو نخوشيانيك گومانی لسطا نوت بسر وهي كبمري اقريته بلاي خوا رجوعك اناباك. اما في اوتري انابي الربوبيه يا جاري وهي تماح واي بيك بقريته بلاي خوا بون من التماحي اوي هي كتشكي خوشوي دسكا بنوجو طاعات ودعاءك واباريته بوي كتشكي دس بنصيب بي خوازي يا تماحي باريكي منصبيكي هي تسكا بنوجو طاعات وذكر كس نزاني الله يتر اما باشترين بسلمانه بس لبراوي او شتي دسكوي تماحكي دسكوي ام انابي الربوبيه بني كرته برناكات ناقات انجام دواي اوي ترسكنما بملرزكنما ام لا ترسى قراوته دواي وهم جاري كتير برا برا اقريته بصر بزمكي جاراني خوي اقريته بصر او وضعيك لبيشي لبيش على سري بوا كاجر اميدك بيدراوتي عن تشاك بوي لنا خوشيكت جاري كتير اقريته بوسر او وضعيك لتيايا جياوا هر وهالكاتي تماحيشا
ئەگەر ئەو شتەی دەستکەوێ کە تەماحی پێ بووە ئیتر بەرە دەسەکاتە ئەو کار و کردوانەی کە پێشووتر لەسەری بووە. بەڵام جاری وا هەیە تۆزێ دەوامەکە ساڵێ دوانسیان، بەڵام ئیتر بەرە سار دەبێتەوە، چونکە ئەمە لەسەر شتێک تەوبەکەی بینا کردووە، ئینابەکە و گەڕانەوەکەی بینا کردووە، ئەو شتە شتێکی کاتیە. و لەسەر ئەم لە شێواز ئەمە نمونەمان زۆرە. من برادەرێکم هەبوو هەر کاتێ تووشی بۆ نمونە کەسێکی خۆشەویستی بمردایە، خوشکێکی مرد، تا 6 مانگ تۆبەیەکی کرد لە من زۆرتر ئەهات بۆ مزگەوت. ئەمە نە بە گەرمی ئەهات، جاروا بۆ حەسوودیم پێ برد. هاوڕێیەکی لە ئینتفاضەکە لە کفری کوژرا، ئەمەندە بە گەرمی نوێژیە کرد، ئەدوت ئیتر قەت وێنەی نییە، بەس مانگێ مانگونی مێ 2 مانگ یعنی خایاندی. بەهۆی حادیسەیەکۆ بند کرا و سژن کرا کە لە سژنەکە دەرچوو، وتم ئەمە قەت ناگەڕێتەوە جارێکی تر، ئەمە نەگەرم بوو. بەڵام دوای ئەوەی دەرچوو بەرە هەم ڕۆژ و سەر ئەو بەزمەی کە خۆی لەسەری بوو لە پێشە. ئیسەی شەروایە هەر لە کاتی موسیبەتێک ئاگەڕێت، لە کاتی تەماحێک ئاگەڕێتەوە، بەڵام دوای ماوەیەک هەم ئەڕاتەوە سەر ئەو وەزعی کە تایە بووە. وەک چۆن نووسین بکەی لەسەر ئاو، لەسەر بەحر ئاوایە، لەگەڵ نووسینەکە لە پاشا یەکسەر ئەکوژێتەوە، ئیمانەکە ئاوایە. ئەمە ئینابەیەک کە پێوترێ ئینابەی ڕبوبیە، بەس ئینابەیەکی تر هەیە پێوترێ ئینابەی ئولوهیەت. ئەمە بینا کراوە لەسەر مەحەبەتی خوا، لەسەر ترسێکی حەقیقی لە خوای پەروەردگار، کابرا خوا ناسە، خوا ئەناسێ ئەگەڕێتەوە بۆ لای، لەبەر خاتری خوا ئەگەڕێتەوە، لەبەر خودی خوا ئەزانێ خوا چەند گەورەیە، خوا چەند مستحقی ئەوەیە کە بیپەرستێ، بۆیە ئەگەڕێتەوە. ئەم خۆشەویستیە خۆشەویستەکانم فەرقی هەیە. ئەم گەڕانەوە جیاوازە بەڕێزان، جیاوازە، زۆر جیاوازە، لەسەر هیچ بینا نەکراوە. ئەگەر دیقەت بدەین نمونە لەسەر ئەمە، لە زمانی فرعون خوای تعالی موسا و هارونی بۆ لای فرعون نارد و بەڵگەی گەورەی دا بە موسا و هارونی برای هەردیان پێغەمبەر بوون کە پیشانی فرعونی بدەن. یەکێک لە بەڵگە گەورەکان ئەوە بوو عاساکەی فڕادا موسا بوو بە ئەژدیهایەک، زۆر ترسێنەر بوو. بەڵام کە سەیرەکەی فرعون لەو کاتە ئەم ئاەتە گەورەی خوای پەروەردگار و چەندین ئاەتی تریش کە ئەخرایە پێشاوی فرعون، ئەوەنەی ترە لوتی بەرزە بوو، تەکەبوریە کرد، وتی بنێرن چی ساحری مهم هەیە لە وڵاتە کۆی کەنەوە با بەرامبەری لە شوێنێکە خەڵک تایە کۆ ببێتەوە لە ڕۆژێکی دیاری کراوە، بێن ئەو ساحرانە بەرامبەری ئەم ساحرە بگرن. قەزی موسا بوو. ڕۆژێکی دیاری کراو دانرا وەکو مەلعەبی خەڵکێکی زۆر زۆر تایە کۆ بوویەوە. ئەلەوێ ساحرەکانی فرعون بە فرعونیان وت ئەگەر ئێمە سەر بکەوین چیمان پێدەی؟ وتی ئەوەی حەزی لێ بکەن پێتان ئەدەم، ئێوە ئەبنە بەدەستڕاستی من، ئەبن بە نزیکەکانی من، بەس ئەمڕۆ ئەمەم بۆ لوت بشکێنن، بۆمی بدەن بە زەویە. کاتێک کە کەوتنە بەرامبەری موسا عەلەیهی السەلام، ئەوان دار و عاسا و حەبلەکانی خۆیانیان وەشا هەموو بوو بە مار و ئەژدیها و ئەوانە. ئینەکانی ئەوان سحر بوون، لەبەر چاوی خەڵق بوو بە مار و ئەژدیها، بەس خۆی لە ڕاستیە هەر دار و حەبلە، بەس چاوی خەڵکیان ئەخەڵەتان. موسا عەلەیهی السەلام تۆزێک دڵی ترسا، خوای تعالی فەرمووی مەترسە موسا، تۆ عاساکەت بوەشێنە. کە عاساکەی وەشان بوو بە ئەژدیهایەک، هەموو دار و حەبلی ئەوانی هەڵوشان. ئەمەیە حەقیقیە، ئەمە هی خوای پەروەردگارە. ئەلەوێ پێش هەموو کەسێک ساحرەکان زانیان ئەمە سحر نییە، یەکسەر چوونە سوجدەیە بۆ خوای پەروەردگار. لەبەردەم ئەو هەموو خەڵکە، لەبەردەم فرعون و دەست و دائیرەکەی وتیان ئامنا بڕەبی هارون وموسا. ئەلەوێ
قال آمنتم له يكسر أم طاغية أم لخوبایی بووە بیری لەوە نەکردو ئەم ساحرانە چۆن ئاوا بە یەکجا بچنە کوڕنووشە بۆ خوای پەروەردگار یعنی مشتێک هەیە بیری لەوە نەکردو یەکسەر وتی ئیمانتان هێنا بە موسا پێش ئەوەی من ئیجازەتان بدەم یا سبحان الله دیارە موسا گەورەکەی ئێوەیە دیارە ئەو ئێوەی فێر سەحر کردووە سبحان الله خۆیشی ئەیزانی موسا 10 ساڵە هارە بەو لە ترسی ئەوە ڕای کردووە ها لە شوێنێکی تر ئەمانیش حیانە 2 عمری موسای هەیە لەکوێ موسا ئەمانی فێر کردێ بەس ئێوێ خەڵکەکەی دەوروبەری وا دانیشتون بیان خەڵەتێنێ جا خەڵکێک سبحان الله خەڵکیش وعام وایە خەڵک هەر وەکو عینەن وەکو ئەو زمانەی فیرعەونە ئێسە و لە هەموو زمانێکا دووبارەیەوە ئەو خەڵکە کار بەدەست هەرچی بڵێ بە چاوی خۆیان بە گوێی خۆیان بیسویانە کە درۆیە سەیرەکەی سبحان الله هەر ئەوە بێتە ڕاست لە عەقڵی ئەمانە دەسەکەنە چەپڵە کوتاندن و گۆرانی بە باڵای کار بەدەستە هەموو زمانێ وا بووە یەکسەر هەڕەشەیدا وتی فلا أقطعن أيديكم وأرجلكم من خلاف ولا أصلبنكم في جذوع النخل وتي دسو قاچتان بچپ برموا دسي راستان و پی چپتان ابرموا داتانا كتم بقي داري خرمايا بوي ببن بعبرت بها معالم ام ايماني ساحر كان ايمانك الوهيته قرانويك لناو ضلو خوايا الناسي چی ئەڵێن بەرامبەر بە ئەم کار بەدەستە تا چەند ساتیە پێش ئەوە ئەمان تەماحی ئەوەیان هەبوو پلۆپایان باتێ ئێستا مووقفیان چۆنە بێت تەسەوور ئەکەن مووقفیان چۆنە بێ چونکە ئەمە لە ناو دڵەوە ئەم ئیمانە هێنرا زۆر جیاوازە لەگەڵ ئیمانەکانی ترە یەکسەر ئەمان وتیان قالوا لن نؤثرك على ما جاءنا من البينات والذي فطرنا فاقض ما أنت قاض إنما تقضي هذه الحياة الدنيا وتيان بخوات هذا جاريكي تر تو گەورەی و پلەپایە و منسەب و پارەکانی تۆ نادەین بەسەر ئەم حەقە کە بینیمان چیت لە دەستێ بڕۆ بیکە هەرچی دەدەستێ لە کوشتن لە بڕین هەرهی ئەم دنیایەیە چی دەدەستێ بیکە تازە ئێمە ناگەڕێینەوە بوون بە بانخواز لە ماوەی چەند ساتێکە چونکە خوایان ناسی هەر کەسێ بە ڕاستەقینەی خوا بناسێ هەموو شتەکانی ئەبێ بەشتی خوایی دەستیان کرد بە ئامۆژگاریکردنی فیرعەون سبحان الله لە بڕیارەکەی فیرعەون نەترسێ فیرعەونیش بڕیاری خۆی جێبەجێ کرد ئاوایە ئیمانێک ئەگەر لە ناو دڵۆ دەرچێ ئاوایە هی ئەوەیە وا ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا آخر نەفەس ئەکوژریان ناگەڕیانەوە ئەوە یاسر ئەوە سومەیەی خێزانی ژنێک بوو بەڵام چونکە ئیمانەکە لە ناو دڵیا ڕەگی داکوتا بوو نەئەگەڕایەوە سوهەیبی ڕوومی کاتێ ویستی کۆچ بکا لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مەدینە لە مەکە دەرچێ بەردەمیان کرد مشریکەکان بەردەمیان کرد وتیان سوهەیب تۆ هاتیتە مەکە دینارێکت نەبوو تۆ لە مەکەیە دەوڵەمەند بووی ئێستا ئەتەوێ ئەم هەموو پارە هەمووی بۆی تو شوێنی محەممەد بکەوی بەخوا نایەلین وایە نەزانی ئەگەر وا بڵێن سوهەیب ئەگەڕێتەوە سوهەیب وتی فەرمووی من هەر ئەڕۆم بۆ نایەن بە یەکەوە ڕێکەوتنێک بکەین وتیان چییە ڕێکەوتنەکە وتی چی پارەم هەیە ئەیدەم پێدەن چی پارە و پولم و ماڵم هەیە هەر هەمووی پێشکەش بە ئێوە بەس مەجالم بدەن با من بڕۆم بگەم بە خۆشەویستەکەمە وتیان ڕازین پارە و پول و ماڵ و خان و هەموو شتێکی پێیان دا و شوێنی پارەکەشی پێیان ئاشکراکە وتی بڕۆن بیبن مەجالم بن با من بڕۆم بگەیمە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە دەرکەوت لە دوور بە ڕوت و قوتی گەیشتە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە لە دوور دەرکەوت پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر ئاگادار کرایەوە لەلایەنی جبریلەوە عەلەیهی سەلام کە سوهەیب هات لە دوور پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لقد ربح البيع يا أبا يحيى لقد ربح البيع يا أبا يحيى فرموي أو كرين فروشني أو تجارتي تو كردت أي أبو يحيى أي صهيب براسي قازان جد كرد يا أو إيمانا كاتيك أصحابيك في غمر صلى الله عليه وسلم أسيرة كريتا كوتا دسي كافر كان برياري عدام كردني أدن آخر شت أبو سفيان الله كالرئيسي أوان بو أوكاتانا وتي بيالن بادو قصي لقلابكم
وتیان فەرموو خوبەیب بنی عادی هاتە لای وتی خوبەیب تۆ ئێکی ڕەش و ڕوت و فەقیر بۆ ئێستا ئاوات بەسەرا بێ ئێستا ئێمە عیدام تەکەین ئەتکوژین حەزەکەی تۆ ئێستا لە ناو ماڵ و مناڵی خۆتا بوایی بە ئیسراحەت بۆ خۆت ڕاد بواردایە بەڵام محەممەد لە شوێنەکەی تۆ بواە لەم شوێنە ئێمە عیداممان بکردایە سەرێکی لەقان فەرموویەوە زۆر هەڵە تێگەشتون واللهی حەزم نەئەکرد پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شوێنەکەی خۆیان کە ئێستا تایە دانیشتووە لە مەدینە کە چەند گەورە و چەند بەڕێزە لە ناو سەحابەکان لەو شوێنەی خۆیان حەزم ناکرد یەک دڕکێ بکێت بچێتە پێ و من لە ناو ماڵ و مناڵی خۆما دانیشتایم یەک دڕکێ حەزم ناکرد ئازاری پێغەمبەر بدا ئەوە ئیمانە خۆشەویستەکان ئەمە ئیمانێکە ئینابە ئەمە گەڕانەوەی ڕاستەقینەیە ئەمە گەڕانەوەیکی ناودڵیە ئەم گەڕانەوەیە کە ئیشی پێغەمبەرەکان بووە خوای تەعالی بە ئیبراهیم عەلەیهی السەلام ئەفەرمێ ئینە ئیبراهیم لەحەلیم ئەواه منیب چی وەصفێکێکە خوای تەعالی حەلیمە ئەواهە منیبە ئیبراهیم حەلیمە یعنی زۆر نەرمونیانە چی هەڵەی بەرامبەر بکردایە ئەم لێبوردە ئەبوو چی خەڵک هەڵەی بکردایە ئەم لێبوردە ئەبوو ئەواهە یعنی زۆر ئاهە و خەفەت هەڵە کێشێ بۆ ئەو کەسانەی کە هەڵە ئەکەن کاتی هەڵەی خەڵکی ئەبینی کاتێ نقصانی خەڵکی ئەبینی ئەم زۆر خەفەتیە خوارد ومنیبە یعنی بەڕاستەقینەی گەڕاوەتەوە بەلای خوای تەعالی و هەموو پێغەمبەران خوای تەعالی وەصفیانەکە لە قورئانە زۆریان وەصفەکە بەوەی کە منیبن ئەوە داوود عەلەیهی السەلام ئەوە سولەیمانی کوڕێتی ئەوە پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله علیه وسلم زۆرێک لە پێغەمبەران خوای تەعالی بەو شێوە باسییانەکە ئەو کەسانەی کە بەڕاستەقینەی منیب بن خوای تەعالی ئەفەرمێ دەربارەیان وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام خوای تەعالی بەهشتی ئامادە کردووە بۆ ئەوانەی خۆپارێزن لە تاوانەکان ئەوانەی بەڕاستەقینەی لە خوای پەروەردگار ئەترسن خوای تەعالی بەهشتی بۆیان ئامادە کردووە دووریش نییە زۆر نزیکە زۆر نزیکە لەوانەیە هەر لەوانەیە حتا ئێوارە نەبە هەندێکمان مەوعیدی بێت ئەمە خوا وعدی خوای پەروەردگارە ئەیداتە هەر کەسێ بەڕاستەقینەی بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و حەز بە مراقەبەی خوای پەروەردگار بکە لە ناو دڵەوە لە خوا بترسێ لە ناو دڵەوە لە خوایەک بترسێ بەغەیب چونکە کەس خوای نەبینیە بەڵام بەڵگەکانی خوای پەروەردگاری بینیە لە ناو دڵەوە حەز بە مراقەبەی خوای پەروەردگار بکە و بە دڵێکی گەڕاوە بگەڕێتەوە بۆ لای خوای تەعالی وجاء بقلب منیب ادخلوها بسلام خوای تەعالی ئەفەرمێ بچنە ناو بەهشتەوە بە هێمنی و ئاسایش خۆشەویستەکانم وا نەزانین مردن لێمانەوە دوورە ئەگەر ئینسان دائیمەن لە ناو دڵێەوە هەست بەوە بکا کە مردن نزیکە لێەوە قەت غەڵەت ناکە غەڵەتیش بکە یەکسەر ئەگەڕێتەوە پیاوێک زۆر معجب بووم بە قسەکەی گێڕایەنەوە یعنی مەسەن بەدەست یعنی لەوانەیە لە خێزانەکەیەوە گەیشت بێتە ئافرەتانی تر ئەوە گەیشتە من وتیان ئەو پیاوە وتوێتی هەموو بەیانیانە کاتێ خۆی ئەگۆڕێ و دەرەچێ لە ماڵ ئەڵێت کەلوپەلێکی یعنی کەلوپەلەکانی ژێری شەرواڵە کوڵەکەی و ئەو فانیلەی کە لە ژێرەوەی کاتەبەر وتوی با پاک بێ با جوان بێ وتویان پیاوە یعنی خێزانەکەی پێی وتبوو پیاوە کە بۆچی یعنی کەی ضرورە ئەوها لە ژێر کەلوپەلەوە ئەگەر دڕابێت تۆزێک ئەگەر کونێکی تیابێ ئەگەر هینێک بێت کەی ضرورە یعنی هەموو جارێ ئەوەندە تاکیدی لەسەرەکەی لە جلەکەی سەرەوە زیاتر تاکیدی لەسەرەکەی توی ئاخر من دەرەچم لە ماڵ بەتەمای ئەوە نیم بگەڕێمەوە کاتێ دەرئەچم لە ماڵ بەتەمای ئەوە نیم تۆ کەلوپەلەکەم لە بەرداکەنی و تۆ کەلپەلەکەم ببینی بەتەمای ئەوەم کەوا مرد و شۆرەکە لەسەر
تەختە شۆرەکە کەلپەلەکەم داکەنێ توخوابان نەڵێن ڕەزیل بوو چروک بوو سەی چی هالەبەریە. چەند گرنگە خۆشەویستەکانم هەر کاتێک دەرەچی لە ماڵ بە تەمای گەڕانەوە نەبی ئەی کورە لە ناو ماڵیشە بۆ خەڵک نییە لە ناو ماڵە ئەمرێ. یا ڕەبی خوای ئیسلاحمان بکەی، یا ڕەبی خوای دڵێکی ئەواب و منیبمان پێ ببەخشی، یا ڕەبی خوای لەوانەمان بگێڕی کە بەڕاستەقینە گەڕێنەوە بۆ لای تۆ، یا ڕەبی خوای لەوانە نەبین کە فێڵەکەن بە فێڵ وا دەرەخەن لەبەر چاوی خەڵک گەڕاونەتەوە بەڵام لە ڕاستیە نەگەڕاونەتەوە.